مامۆستا و کەسەکانی خۆم ئەسسەلامو عەلەیکم وەرەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه. پێم خۆشە کە بۆ جاری دووەم دێمەوە خزمەتتان بۆ خزمەتکردنتان بەوەی کە ئیزانم. تەمەەن وەکو وادە و بەڵێنمان وابوو کە کۆمەڵێک کورتە ڤیدیۆمان هەبێت دەربارەی ئەسرار و نهێنیەکانی نێو نوێژەکانمان تاوەکو سوودی لێوەرگین بۆ دەروی نوێژەکانمان. کاتێک ئەڵێم تاوەکو سوودی لێوەرگین بۆ دەروی نوێژەکانمان مەبەستم ئەوەیە پێتان بڵێم کە نوێژ ئەو نوێژەیە دوای نوێژ دەست پێ دەکات نەک کاتی نوێژەکە. یعنی نوێژکردن تەنها ئەداکردنی چەند ڕەکعاتێک نییە بۆ ئەڵڵا تەعالا، بەڵێ بەمە فەرزەکەت لەسەر لاچێ، بەڵام نوێژکردن مەبەست و مانای هەیە، ئەسراری هەیە کە ئینسان پێویستە درکی پێ بکات و دوای نوێژەکەی کاریگەری لەسەر جێهێشت بێت. هەر با ئەمەش ئەوتری ئیقامی سەڵات کاتێک خوای پەروەردگارە فەرمێ و ئەقاموا الصەلات نوێژەکانتان ڕابگرن، کە خوای پەروەردگار لە ئاەتێک ترا تەفسیریەکا بۆمان و ئەفەرمێت ئین الصەلاة تەنها عن الفەحشاء والمونکەر. نوێژ ئەو نوێژەیە دوای نوێژەکەت کاریگەریکی وەهای لەسەر جێهێشت بیت دوور خاتەوە لە فەحشا و مونکەر. وەفەعتەبیڕوا یا ئولی الئەبصار، بە بینایی دڵتان ورد ببنەوە پەندیاری هەڵبهێنن لە نوێژەکانتان ئەی خاوەن بینایەکان. مامۆستا و کەسەکانی من، نوێژ پڕێتی لە ئەسرار، دنیایەکی بچووکراوەیە کە ئەتوانی سوودی لێوەرگی تۆ وەکو موسڵمان بۆ دوای نوێژەکەت و هەر ئەمەش داواکراوە لە تۆ. یەکێک لەو شتانەی کە ئەمڕۆ مەبەستمە لە خزمەتانە عەرزی بکەم ئەوەیە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆربەی کات جەختی لە هاوڵان ئەکردەوە لە نوێژەکانیان، زۆر کاری لە نوێژەکان لە ڕیزکردنی نوێژەکانیانە، لە چاویان لە نوێژەکانیانە. یەکێ لەو شتانە ئەوە بوو کە پێغەمبەر صلی الله علیه وسلم جەختی لەوە ئەکردەوە ئەی فەرموو سەیری بەردەمتان بکەن بەڕادەیەک تووڕا بوو لێیان، ئەی فەرموو ما بال أقوام يرفعون أبصارهم إلى السماء في صلاتهم. ئەی فەرموو ئەوە کەسانی چیانە لە کاتی نوێژەکانیانە سەیری ئاسمانەکەن، ئەگەر بەردەوام بن لەسەر ئەمە ئەی فەرموو ڕەنگە خوای پەروەردگار بینایی چاوتان بەرێت. کە ئەو مامۆسانی من ئەم خاڵە زۆر گرنگە ئێمە پەندیاری لێوەرگین بۆ دەروی نوێژەکانمان کە پێغەمبەر صلی الله علیه وسلم هێندە جەختی لێ کردوێتەوە. و زانانیشمان، جمهوری زانانمان کۆکن لەسەرەوەی کە سونەتە ئینسان لە کاتی نوێژەکەیە سەیری بەردەمی خۆیکە، بزاد نقطەیەک دابنێ ئەو نقطەی کە سوزەی بۆ ئەبات و شوێنی سوزەیەتی ئەو شوێن سوزەیە هەتاکو نوێژەکەی تەواو بێت چاوی لێ غافڵ نەکات و دایمە چاوی لەسەر بێ. هاژوو هوژی مناڵ و هۆڕینی سیارە و ئەمانە وات لێکا غافڵ بی لەو نقطە و ئامانجەی کە دادناوە لە نوێژەکەتا وە سەری بەرەو سوزە ئەبیت و سەری لە بۆ دانیت. تەمان مامۆسانی من گەر لەمە پەندیاری وەرگین بۆ دەروی نوێژەکانمان سوودێکی ئەجگار گەورە ئەبینین و داواکاریکی زۆر گەوری نوێژەکان بەجێ ئەگەیەنین. یەکێک لەو شتانە مامۆسایانم ئەوەیە کە ئینسانی موسڵمانیش پێویستە لە دەروی نوێژەکەی وەکو نوێژەکەی نقطەی ئامانجی دانابێت کە باشترین و پیرۆستترین نقطەی ئامانج بۆ ئینسانی موسڵمان نقطە و ئامانجی قیامەتیە. ئەو نقطەیە کە تۆ بۆی ئەژیت و لە پێناویان ئەمریت و چۆن ئەو نقطەیە لە نوێژەکەتا سێرتەکرد تا نوێژەکە تەواوە کرد و ئاوڕە نایەوە لە هاژوو هۆژ و مەشغەڵەتی دەوروبەری نوێژەکەت ئاوا بەو شێوازەش نقطەی ئامانجی قیامەتت ئەبێت چاود لەسەری بێ بەرەو پیری بڕۆیت ڕاستە و ڕاست ئاوڕنەیتەوە لە خۆشی و کەیف و سەفای خەڵکی، ئاوڕنەیتەوە لە حرام خۆری، ئاوڕنەیتەوە لەو شتانی کە لە دنیای وەکو زینەت و جوانکارین، چونکم تۆ ئامانجە دنیا نیە، تۆ ڕێبواری لە دنیاە بەڕۆ ئەو ئامانجەتە ڕۆی کە ئامانجێکە و دادناوە نقطەیەکە و دادناوە لە دەروی دنیاکەت کە قیامەتە. ئەمە یەکێ لەو شتانی کە پێویستە لەوە فێر بیت. و پاشان مامۆسایانی من ئەو ئامانجە کە دامان نابوو و ئاوڕمان نایەوە لە هیچ شتێکە لە نوێژەکانمانە بەرەوپیری سەرمانداانە کەوابوو تۆی موسڵمانیش ئەو ئامانجەی دادناوە لە دەروی نوێژەکەت پێویستە بەرەوپیری بڕۆیت و سەری لە پێناوە دابنیت، قەت پاشگەز نەبیتەوە لەو ئامانجەی دادناوە، قەت پەنجەی خۆت نەگەزی لە دنیای بڵی من چیم بەخۆم کرد لە بەرەوەی بەروبوومی تۆ لە دنیای نییە، بەروبوومی تۆ لە قیامەتایی دووریتەوە. ئەمە یەکێکی ترە لەو شتانەی کە پێویستە پەندیاری لێوەرگین لە نوێژەکانمانە. شتێکی تر لەوەی کە هەر لە ئەم ئامانجیاریکردنەی ناو نوێژەکەمان سوودی لێوەرگین ئەوەیە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم چۆن تووڕە بوو لە هاوڵان فەرمووی ئەگەر سەیری ئەم لاولا بکەن سەیری ئاسمان کەن ڕەنگە خوای پەروەردگار کوێرتان بکات. ئەبم شێوازە مامۆسانی من ئەوێ بزانین ئەگەر تۆ تۆزێک لەحزەیەک بە قسەی شەیتانە کرد و ئاوڕت دایەوە و ئامانجەکەی خۆتە غافڵ کرد لە دنیاە هەد بووە بۆ قیامەتت و ڕۆشتی بەرەو خۆشی و سەفای خەڵکی ڕەنگە خوای پەروەردگار بینایت کوێر بکات بەڕادەیەک ئامانجەکەت نەدۆزیتەوە جارێکی تر. بۆیە مامۆسانی من قەدری ئەو ئامانجەتان بزانن، شوێن شەیتان مەکەون، لە بەرەوەی قولابی پێ شەیتان و لەمەوە ڕاتێکێشێ بۆ دانەیەکی تر و لەوە ڕاتێکێشێ بۆ دانەیەکی تر و تا خوای پەروەردگار فەرمێ وەلا تەتەبیعوا خطواتی شەیتان، شوێن هەنگاوەکانی شەیتان مەکەون لە بەرەوەی هەنگاوەکانی شەیتان بە هیلاک بەرە ڕەنگە کاتێ بە خەبەر بیتەوە
گەشتبیتە قیامەت و ئاماجەکەی خۆتە لەبیر کردبێ و تازە هیچ شتێکدا دەنایەت. خی پەروەردگاوامان لێ بکات لەسەر ئیسلام بژین و لەسەر ئیسلام بمرین و بە هەمان شێوە ئامانجە کەشمان لەبیر نەکەین نە لە دنیا و نە لە قیامەتە.